ناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست پاس لە سەڵاتدارەکانی هەرێم پێشمەرگە بۆ مەبەستی تایبەتی خۆیان بەکار دەهێنن. لە ئێستادا پارتە سەڵاتدارەکانی هەرێم دەیانەوێت بە ناوی پێشمەرگەوە تەزویرەکانیان دابپۆشن. بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی ومێت حەمعالی ئەندامی پەرلەمانی کوردستان لە هەولێریشەوە شوان ڕابەر بەرپرسی دەستگای پێشمەرگە دێرینەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینین. 27 ساڵە پارتی وێکێتی هێزی پێشمەرگەیان بە جۆرێک کردووەتە بارمتەی بەرژەوەندە حزبی و شخصیەکانی خۆیان و نیان هێشتۆ ببێتە هێزێکی نیشتیمانی کە هەر کات ویستویانە شەڕی ناوخۆیان پێکردوون یان لە ململانە سیاسەکانی ناوخۆدا بەکاریان هێناون. بەڵام کە باس دێتە سەر ژیان و گوزەرانی هێزی پێشمەرگە نەحساب بۆ یاسا و بڕیاری پەرلەمان دەکەن، نەگوێ لە هاوار و ئازاری پێشمەرگە و خانەوادەکانیان دەگرن، نە شتێکیش لەلایەن بوونی هەیە بە ناوی دەنگ و ئیرادە و شکۆی پێشمەرگە. ناشرینترین کارێک کە ئەم دوو حیزبە بۆ هێشتنەوەی هەژمونی بە زۆر سەپێنراوی حیزبی خۆیان و شاردنەوەی ساختەکاری و کارە نایاسایەکانی خۆیان دەستیان بۆ بردووە و پێشمەرگەیان بەکارهێناوە مەسیرە پێکردن و هێنانیان بۆ سەر شەقام بە ناوی دەربڕینی ناڕەزایەتی و خۆپیشاندان کە لە یاسای سەربازی هیچ وڵاتێکی دواکەوتوش داشتیوانە بینراوە. هێزی سەربازی کە ئەرکی پاراستنی سنوورەکانی وڵاتە لە ناو شارەکان خەریکی خۆپیشاندان و ناڕەزایەتی مەدەنی بێت و پۆلیسی چالاکیە مەدەنیەکان بێن بۆ پاراستنی ئەو هێزەی کە دەبێت کوردستان لە دەستدرێژی و لەشکرکێشی وڵاتانی بێگانە بپارێزێ. لە 23 تەموزی 2014 پەرلەمانی کوردستان لە بەرژەوەندی پێشمەرگە و دەستەبەرکردنی ژیانێکی شەرەفمەندانە بۆیان بڕیارێک دەردەکا کە لە 21 مادە پێکهاتەوە بە بڕیاری ژمارە 19 تایبەت بە هێزەکانی پێشمەرگە ناسراوە و لە سەروبەندی شەڕی داعشدا دەرچووە. بەڵام حکوومەتە حیزبیەکەی پارتی وێکێتی یەک خاڵیشان لێ جێبەجێ نەکرد کە سەرجەمیان خاڵی گرنگ و دەستکەوتی گەورە بوون بۆ هێزی پێشمەرگەی کوردستان. مادەی چوارەم لە بڕیارەکە حکوومەتی هەرێم ناچارەکە کە لە ماوەی 6 مانگدا هێزی پێشمەرگەی کوردستان لە چوارچێوەی وەزارەتی پێشمەرگەیەک بخا بە تایبەت یەکەکانی هەفتای یەکێتی و هەشتای پارتی. بەڵام لە بری جێبەجێکردنی ئەم بڕیارە پارتی وێکێتی لە پشتی وەزارەتی پێشمەرگە و دامەزراوە شەرعی و یاساییەکانی هەرێمی کوردستانەوە چەندین گروپی چەکداری حیزبیان لە ژێر ناوی جیاجیا دروست کردووە و کردویانن بە بارگرانی بەسەر ئەو پێشمەرگەیەی کە ئەرکی پیشەی و سەربازی خۆی جێبەجێ دەکا. لە مادەکانی یەکەم و دووهەمی بڕیاری ژمارە 19 پەرلەمانی کوردستاندا دەستەبەری ژیانێکی باش و موچەیەکی شایستە بۆ پێشمەرگە کراوە بە دابینکردنی دەرماڵەی مەترسیش بۆیان. جگەلەوەی لە مادەکانی دیکەدا حکوومەتەکەی پارتی وێکێتی ناچار کردبوو بە هاوتاکردنی موچەی پێشمەرگە لەگەڵ کارمەندانی پۆلیس و ئاسایش و نەهێشتنی چەکداری بندیوار کە بە ناوی پێشمەرگەوە موچە وەردەگرن لەگەڵ دابینکردنی خواردنی پێویست و گونجاو بۆیان. ئێستاشی لەگەڵدا بێ دوای تێپەڕبوونی 4 ساڵی تەواو بەسەر ئەو بڕیارانەدا حکوومەتی هەرێم تەنها مادەی یەکەمی بڕیارەکەی جێبەجێ کرد کە ئەویش دابەشکردنی موچەی پێشمەرگەیە لە ڕیزبەندی یەکەمی وەزارەتەکاندا. ئەویش تەنها بۆ ماوەیەکی کاتی و لەگەڵ کۆتایی هاتنی شەڕی داعش نەک هەر پابەند نەبوو پێوە بەڵکو هاوشێوەی فەرمانبەران دەستی کرد بە بڕینی موچەی پێشمەرگە بە ناوی پاشەکەوتەوە. لە مادەی 16 هەمان بڕیاردا هاتووە پێویستە هێزی پێشمەرگەی کوردستان لەو ناوچانە نەکشێتەوە کە لە 9 حوزەیرانی ساڵی 2014 تێدا جێگیر کراوە. بەڵام 4 ساڵ دوای ئەو بڕیارە و بەڕێکەوتنی حیزبی ژێربەژێر پێشمەرگەشیان لەو ناوچانە کشاندەوە و زیاتر لە نیوەی خاکی کوردستانیان لە چەند سەعاتێکدا خستەوە ژێردەستی سوپای ئەو دەوڵەتە تائیفیەی کە ئێستا پارتی وێکێتی لە پاڵ دەنگ و شکۆی پێشمەرگەدا شەڕی گەڕانەوەی بۆ دەکەن. دواتریش بە جۆرێک سوکایەتیان بە پێشمەرگە دەکرد کە گوایە تەنها فڕۆکە جەنگیەکان شەڕی داعشیان کردووە و پێشمەرگە تەنها بۆ سێڵڤیگرتن چۆتە سەر لاشەکانیان. ئێستا کە خەریکە ساختەکاری و دزینی دەنگ و ئیرادەی خەڵک ئاشکرا دەبێ و ساختەچیەکان بە سزای خۆیان دەگەن، حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێم بۆ بەلا ڕێدابردنی پرسە بنەڕەتیەکە و هێشتنەوەی ئەنجامە ساختەکان بە بەکارهێنانی ناو و بەرگی پێشمەرگە جارێکی تر ئەو هێزانیان هێناوەتەوە سەر شەقام. بەڵام بە بۆچین و چاودێران نزیکە یاریەکە لە کۆتایی نزیک بێتەوە و هەر هەنگاوێک بە ئاڕاسەی ئاشکرابوونی ساختەکاریەکان بەواتای نەمانی هەژمونی حیزبی و ڕزگارکردنی هێزی پێشمەرگەی کوردستان دێ لە دەستی دوو هێز کە هیچ کات نە ژیانێکی شایستیان بۆ پێشمەرگە بیستووە نە ڕێگەشیان داوە ببێتە هێزێکی نیشتیمانی هەموو خەڵکی کوردستان. ئەگەر لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا پارتی وێکێتی لە ڕێگەی حکوومەتەکەیانەوە بە تەنها بڕیاری ژمارە 19 پەرلەمانی کوردستانیان جێبەجێ بکردایە، ئێستا پێویستیان بەوە نەبوو خەڵک بە جلوبەرگی سەربازیەوە و بە ناوی پێشمەرگەوە بهێننە سەر شەقام
لە پێناو بەدەزێنانی پۆست و کورسی ئەو دەوڵەتەی بەنیاز بوون ببن بە دراوسێی و لە چەند سەعاتێکدا خوێنی هەزاران پێشمەرگەی شەهید و برینداریان بە فیڕۆدا. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان کە کومێت بە خێر بەنگە سەرتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین دەمەوێت سەرنجی بەڕێزت لەسەرم خۆپیشاندنی ئەمڕۆی هێزەکانی پێشمەرگە لە شاری سلێمانی بزانمەوە تا چەند ئەم هێزەکانی بۆ نمونە باوەکو پارتی وەکو یەکێتی دەیانەوێت بە ناوی پێشمەرگەوە ئەم سەختەکاری کە کردویانە دای بپۆش. سوپاسانەکەم من لێرەوە سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدانی کوردستان و بۆ هەموو ئەو قوربانی و تێکۆشانە سیاسی و سەربازی و ڕۆحی و گیانیەی کە پێشمەرگە بەگشتی لە شەڕە جیاوازەکانی پارێزگاریکردن لە گەلی کوردستان و لە نیشتیمانی کوردستان داویان. قوربانیەکانی ئەوان نەک لە لای ئێمە لە مێژووی کوردستاندا بێگومان بە زمانێکی ئەدەبی پێویستە بە ئاوی ئاڵتون بنووسرێتەوە. پارتی و یەکێتی بەداخەوە کە ئێستا بەڕەسمی خاوەندارێتی هێزی پێشمەرگە دەکەن و دەیانەوێ لەوەش قوڵتر وەک کەس و وەک بنەماڵە حکومڕانەکان خاوەنداریەتیکی وەک مڵک خاوەندارێتی کەسایەتی و ئیرادەی ئینسانی و پێشمەرگانەی هێزی پێشمەرگە و هێزی سەربازی کوردستان بکەن. ئەمە خاڵی جەوهەری سوکایەتی پارتی و یەکێتیە بە هێزەکانی پێشمەرگ. یعنی ئێستا وەکو چی تەماشەوەکو مڵکێک تەماشای مڵکی تاوەتی خۆیان ئەوان سەیری هێزەکانی پێشمەرگە دەکەن. یعنی قسەکە لەسەر ئەوەیە پێشمەرگە کە هاوتای هێز و سوپای نیشتمانی دەوڵەتانە بۆ پارێزگاریکردن لە نیشتمان، بۆ پارێزگاریکردن لە دەوڵەت، بۆ پارێزگاریکردن لە کەرامەتی سیاسی و ئیرادەی سیاسی و سەروەری سیاسی گەل و نیشتمان. ئەمان پێشمەرگەیان گۆڕیوە بۆ هێزێک کە پارێزەری سیستەمێکی بە تەواوی مانا گەندەڵ، سیستەمێکی فاشی، عەقڵێکی حکومڕانی نانیشتمانی خیانەتکار، کۆمەڵێک بنەماڵەی دەسەڵاتداری مافیایی، کۆمەڵێک دامەزراوەی مافیایی نەوتخۆر داهاتخۆر و جیال لە خودی خۆیان و دەستە و تاقمێک کە پارێزگاری یەکەمین لە مانەوەی ئەو دەسەڵات و ئەو گروپە و نوخبە سیاسیە مافیاییە دەکا هەموو چین و توێژەکانی کۆمەڵگەی کوردستان و بە پلەی یەک هێزەکانی پێشبەرگەی کوردستان لە دۆخی هەژاری تا سەر ئێسکدان. ئەوڕۆ یەکێک لەو وێنانەی کە وێنەی خۆپیشاندانەکانی پێشمەرگە بوو هەڵبەت بە زۆر خۆ پێپیشاندان نەک خۆپیشاندان زانیاری دروست کرا من لە هەر دوێنێ و لە ڕۆژانی ڕابردووە من وەک پەرلەمانتارێک وەک هەڵسوڕاوێکی گۆڕان چەندین پێشمەرگە پەیوەندی کردووە بە ڕێگەی جیاواز کە بەڵێ زۆر دەکەن، زۆریان لە پێشمەرگە کردووە و وازحە هەڕەشەکانی ئەو دەسەڵاتە مافیاییە و ئەو بەچکە بچووکە فاشستیانەی دەسەڵاتی حکومڕانی هەرێمی کوردستان چۆن فشار لە هێزی پێشمەرگە دەکەن و لە ئەندامەکانی هێزی پێشمەرگە دەکەن بۆی خۆپیشاندانێک دەکەن قسەیەک بکەن کە هەڵهێنجراوی ئیرادەی سیاسی ڕاستەقینەی زۆرینەی هێزی پێشمەرگە نەبێت. بەڵێ لە ژێر فشاردا ئەم حاڵەتانە دەکەن. خۆپیشاندانێکدانە نەبووەوەی بێگومان یەکێک لەو پرسیارە زۆر سادە بەڵام جەوهەریانەی کە لە وێنەیەکی ئەمڕۆی خۆپیشاندانەکانەوە هاتنە دەرەوە و ناڕزاییەکانی بەناوی هێزی پێشمەرگەوە کە کۆمەڵی خەڵک ئەنجامیان داوە وێنەیە کە
لە یەکێک لە شەقامەکان لە نزیک یەکێک لەو مۆڵە مۆدێرنە زەبەلاحانەی کە بەرهەمی ئەو دەسەڵاتە چەتەگەریەی هەرێمی کوردستانە پرسیارێک کە زۆر زۆر جەوهەریە لە شوێنێکدا خۆپشاندان کراوە کە هەر ئەو پێشمەرگانە و لە 1970 ئەوانەی کە لەوێ ئامادە بوون توانای هەموو موچەکەیان بەشی کڕینی کراسێک قاتێک پێداویستیەکی کەسی و ماڵی ئەو ئینسانانە ناکا کە وەک پێشمەرگە و بە ناسنامەی پێشمەرگەوە خراونەتە سەرجادە من تێناگەم چۆن دەبێ قەنەعەت بەوە بکەین هێزێک کۆمەڵە خەڵکێک کە لە گیرفانیاندا بەشی کڕینی کراسێک لەو مۆڵە زەبەلاحانەی کە لە تەنیشتیەوە خۆپشاندانیان کردبوو نییە بەشی کڕینی کراسێکیان پارەپێنیە چۆن دەبێ قەنەعەت بەوە بکەین کە ئەم هێزە بە ئیرادەی سربەخۆی و ئیرادەی ئازادانی خۆی هاتۆتە سەر شەق ئەوەی کە زۆر زۆر ینی گرنگە سەرنجە لەسەر ئەوەیە جارێکی تر پارتی وێچێتی ولا ئەوەی ئەمڕوا وازەحە یەکێتی نیشتیمانی جیالەوەی کە سەلماندی تەزویرێکی منەظەمی وەکو لە بەرنامەی تری شاوتومە وەک پاداشتی بەدەستەوەدانی و فرۆشتنی کەرکووک بۆی کراوە سەلماندی کە بڵێ تەزویریان کردو و دەیانەوێ ناسناوی پیرۆزی پێشمەرگە بۆ شاردنەوەی تەزویرەکە بەکاربهێنن سەلمانیانەوە کە ئەوان پێشمەرگە وەک مڵکی شخصی تەماشا دەکەن ئێمە دژی ئەوەی کە پێشمەرگە مڵکی حیزب و شخص بێ پێشمەرگە سیمبولی نیشتیمانی سوپاس دەکەم کاگومێت کاک شوان زۆر سپاس بۆ بەشداری بەڕێزیشتان سەبارەت بەوەی کە ئێستا و لایەنەی کە لە پەرلەمانی عێراق لە 6 حوزێران دەنگیاندا بۆەوەی کە بۆ نمونە هەڵبژاردن دەنگەکان بەرز تەژمار بکرێنەوە هەڵبژاردننی تایبەت هەڵبوەشێتەوە ئێستا قسە لەسەرەوەیە کە بۆ نمونە ئێوە تۆمەتبار دەکەن کە ڕێستان لە دەنگی پێشمەرگە نەگرتووە ئێوەن ڕێستان لە دەنگی پێشمەرگە نەگرتووە یاخود ئەو هێزانن کە مەسەلەن تەزویریان کردووە بوونەتە ئەم تەزویرە بۆ تەوەکاری ئەوەی کە دەنگدانی تایبەت هەڵبوەشێتەوە. بەڵێ بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ جەناب بۆ بەرنامەکەت بە حەقەت ئەو هەوڵانەی کە لە ڕابردوو لە ڕێگای سیاسی و یاساوی دیبلۆماسی لەلایەن چەند لایەنێکی عراقی بە تایبەتیش لەلایەن چەند هەرێمێکی کوردستان لە ئارادا بووە تا گەیشتە ئەوەی کە پەرلەمان کوڵ ببێتەوە نسابی قانونی تەواوبی کۆمەڵێک بڕیار دەرکاوە ئیزراعاتە دەست پێ بکەن هەندێک لایەن بەو قانون و بەو ئیزراعاتانە تەنگەتاو بووینە لە بەرەوەی ناحەقن و دەزانن چیان لە هەک بەدایە ئەو لایەنانەی لە بەرامبەری شیانە میزراعاتانە دەکەن ئەم هەوڵانە دەدەن ئەوان لەسەر حەقن و حەقی خۆیانە چونکە دەنجیان بردراوە دەنجیان دزراوە بەڵام ئەو لایەنانەی کە باز دەکەن ئەوە خراپە بۆ دەنجی هێزی پێشمەرگە بەڕاستی ئەو لایەنانەی کە هێزی پێشمەرگەی هەرێمی کوردستان لەت دەکەن مەحروم و بێبەشی دەکەن ناچاری دەکەن تەزویری پێ دەکەن ستەمی لێ دەکەن غەدری لێ دەکەن هەژار و نەدار و مافخراوی دەکەن ئەوانە ینی پێشمەرگە بۆ خۆیان بەکاردێن و مافی پێشمەرگە پێشێل دەکەن بەڵکو لایەنەکانی تر بەرگری لە هێزی پێشمەرگە دەکەن بۆ نمونە لە ڕابردوو کۆمەڵی ئیسلامی کاتێکە فراکسیۆنی لە بەغدا بووە یعنی هەمیشە لە هەوڵی ئەوەدا بووە کە هێزی پێشمەرگەش وەکو هەموو سوپا و یا سەربازانی عراق لە منزومەی سوپای عراق منزومەی دیفاعی عراق بەهرەمەندبی بە هەموو مافوی ئیمتیازاتەکان جاری وهەیە هەندێک مافوی ئیمتیازاتیش لەوانەیە بەدەست هات بن بەڵام دەسەڵات لە هەرێمی کوردستان ئەم مافانەی کە بەدەست هاتون لە بەغدایە لەلایەن ئەمریکا وڵاتانی ئەوروپا وەکو جل و بەرگ و چەک و تفاق و تەقەمەنی و تەنانەت موچە و پارە و پولیش یعنی ئەوان نەیانداوەتە هێزی پێشمەرگە پێشمەرگەیان برسی کردووە نەکتێر و تەجیان کردووە چونکە ئەوان بە شێوەیەکی گشتی سیاسەتی تەجویع و برسیکردن بەرامبەر بە خەڵکی هەرێمی کوردستان بەکاردێنن بۆ ئەوەی ناچاریان بکەن پەیڕەویان لێ بکەن بە دوان کەون بە تایبەتی هێزی پێشمەرگە ئەگەرنا هێزی پێشمەرگە
بەڕاستی هێزێکی شامێر و جوامێرە لە ڕابردوو شۆڕشی کردووە شەڕی کردووە پارێزگاری لە خاچی هەرێمی کوردستاندا کردووە بەڵام زۆر بەداخەوە ئەوان دێن ناویشی دەستڕێنن بە مووقیفی سیاسی بە حاڵەتی سیاسی یعنی دێن نیوەی خاچی هەرێمی کوردستان تەسلیم دەکەن لە دەست دەدەن بەڵام دواتر زەمی پێشمەرگەی پێ دەکەن دەڵێن پێشمەرگە شەڕی نەکرد بەڵام لێرە باقسەیەکیش لەسەر پێشمەرگە بکەین من وەکو کەسێک یعنی ڕێگەم بەخۆ دەدەم چمەدعی پێشمەرگە بکەم چێ جۆرێک لەی لە پێشمەرگە بکەم لەبەرەوەی خۆم لە هەشتاکانەوە پێشمەرگە بووین کەسێک نیم لەسەر شاشا باسی پێشمەرگە بکەم بەڵام نەزانم ڕابردووی پێشمەرگە و تاریخ و سابقەی پێشمەرگە چییە گلێ یەکەم ئەوەیە وە مەدحم کردن بەڵام گلێ یەکەم ئەوەیە با پێشمەرگە برا پێشمەرگەکانمان ئەگەر دەخۆیان ڕادەبینن چەک هەڵگرن ببنە پێشمەرگە ببنە سوپای هەرێمی کوردستان سوپای نیشتیمانی سوپای هەموو خەڵک بۆ بەرگریکردن و پارێزگاریکردن لە خاچی هەرێمی کوردستان دواتر هەڵوێستیان بەرامبەر بە ستەم و بێدادی دەسەڵات هەبی بێلایەنانە کار بکەن ئەوە شتێکی مشەڕەف و زۆر باشە ئەگەر ناتوانن وەڵڵە ئاو بفرۆشن هەر کارێک بکەن باشترە یعنی ئەگەر بۆ کوردستانیانە دەبێ هەڵوێستیشان هەبێ نەک هەموو ڕۆژێت تەزویریان پێ بکرێ و فێڵیان لێ بکرێ جاوە من بە جۆرێکی ترە ینی دیفاع لە هێزی پێشمەرگە دەکەم کە بەڕاستی ئەم دەسەڵاتە تاسەر ئێسقانستەمی لە یعنی هێزی پێشمەرگەی کوردستان کردووە دوجار دێن ناچاریان دەکەن بەزەبر دەیان بەنە سەر سندوقەکان و دەنجیان پێ بە خەڵکێکی دەدەن جاری وایە دەنگیان پێ بە حزبی خۆشیان نادەن بە حزب هەوادارەکانیان دەدەن ینی تا دواتر تەزویریشیان پێ دەکەن دەبێ پێشمەرگە ئەم بڕیارە بدا پێشمەرگە لەسەر خۆی بەجواب بێت بەڵێ سەبارەت بەوەی کە بۆ چوونیەوەی کەوای کردووە کە ئەم دەنگدانە هەڵبۆشێتەوە هۆکاری ڕاستەقینی پارتی ویکێتی کە تەزویرێکی بەرفراوانیان کردووەوە پێ دوای ئەم تەزویرە کە بۆتەوە هێڵۆشانەوەی دەنگەکانی خۆی ئەمە بێڕێزی نییە بە هێزی پێشمەرگەوە بە ناوبانگی هێزی پێشمەرگەش لە ئاسی دەرەوە بێگومان کۆمەڵێک لایانی دەسەڵاتدار لەسەر ئاستی عراق بە تایبەتیش لە هەرێمی کوردستان یعنی ئەوان بوونەمایی دروستکردنی ئەم بارودۆخوا ئەویش بە ئەنجامدانی تەزویرێک کە تەزویر بەڕاستی پێچەوانەی ئیرادەی خەڵکە پێچەوانەی پرانسیپەکانی دیموکراتیەتە ئەگەر ئەوان بڕوایان بە دیموکراتیەتە نابێ خەڵک ناچار بکەن نابێت تەزویر ئەنجام بدەن چونکە تەزویر شێواندنی پرۆسەی دیموکراتیەتە شارنەوەی حقایقەکانە یعنی خەڵک نازانی یعنی چێ بە حەقی خۆی یعنی دێتە سەر کورسی و یا لە کورسی لا دەچێ بەڵام زۆر بەداخەوە ئەوان 27 ساڵە حکومڕانی هەرێمی کوردستانیان قۆرغ و مۆنۆپۆل کردووە بە هەموو شێوەیە قۆرغیان کردووە یعنی دوجاریش ئامادە نەبوون یعنی هەستان پەنایان بردە بە تەزویر خەڵکێکی زۆریان بەکارهێنا لە نێویشیاندا هێزی پێشمەرگە ڕێزمان بۆ هێزی پێشمەرگە هێزی پێشمەرگیان ناچار کردووە هێزی پێشمەرگە لە زۆر پێشمەرگە بپرسا زۆری نابەدڵە زۆری پێ ناخۆشە بەڵام کاکە هەڕەشە لە خەڵک دەکەن نانی خەڵک دەبرن یعنی موچەی خەڵک دەبرن یعنی بەڵام زۆر گرنگە پێویستە پێشمەرگە درک بەو حەقیقەتە بکە و هەڵوێستی شیادی بەڵام هەڵوێستی بەرامبەر بەچێ هەبی هەڵوێستی بەرامبەر بە دەسەڵات هەبی کاتێک ئێمە باسی یعنی بەکارهێنانی هێزی پێشمەرگە دەکەین لەوە زۆر گەورەتر دەسەڵات کردوویەتی باقسەیەکی زۆر جەوهەریتر و جددیتر بکەین ئەویش ئەوەیە کە بەڕێزینە یعنی یەکێتی و پارتی هەرێمی کوردستانیان تا ئێستا لەت کردووە دابەشیان کردووە کەچی باسی وحدەت و یەکێتی نیشتیمانی و ئەو مەسایلانە دەکەن ئایا خەڵک نازانی تا ئێستا لە هەموو ڕوێکەوە هەرێمی کوردستان دوو ئیدارە و دوو پارچەیە یعنی نەک هەر هێزی پێشمەرگە هێزی پێشمەرگەش دوو ئیدارە و دوو پارچەیە یعنی ئایا بڕیاری مەسئولێکی زۆنی زەر لە سەوز دەخوا بڕیاری مەسئولێکی زۆنی بڵێن سەوز لە زەر دەخوا نەخر یعنی ئەمە حەقیقەتە ئەمە حکومڕانی هەرێمی کوردستانە یعنی نەک هەر هێزی پێشمەرگە باڵێ سوپاس دەکەم دواتەگرێن بۆ لای بەڕێزت کاک کەومێت سەبارەت بەو فشارانەی کە لەسەر هێزی پێشمەرگە بووە بۆ نمونە پێش هەڵبژاردن بۆ نمونە بەوەی کە مەترسینان بڕینیان لەسەر بوو تەلاق پێ خواردنیان وە پاشان لە ڕۆژی دەنگدانیش فشارە بووە ئێستش کە ئێمە دەبین دووبارە بەکاردێنێن بۆ پەردە پۆشکردنی تەزویر ئەمە سوکایەتێکی گەورە نییە بە خەباتی پێشمەرگە و بە ناوی پێشمەرگە بەدڵنیایی ئەمە بۆەوەی کە لەسەر ئەم پرسە و ڕەگ و ڕیشەی ئەم سوکایەتی یەکێتی و پارتی کردویانە
و دەیکەن بە بەردەوامی لە ئاستی پێشمەرگەدا دەبێت گەڕێینەوە بۆ ئەوەی کە پێشمەرگە لە چوارچێوەیەکی نادامەزراوەییدا بەردەوام تەعاملی لەگەڵ دەکرێت و ئەوان پارتی وێچێتی دەیانەوێت پێشمەرگە لەو دۆخی ئێستایدا بهێڵنەوە چونکە جیا لەم دۆخە ئەوان ناتوانن پێشمەرگە بە قازانجی سیاسی و بە قازانجی حیزبی خۆیان بەکاربێنن تەنها هۆکارێک کە ئێمە بیانی بتوانین لە تێکۆشانی سیاسی خۆمانە لە فشارکردنی سیاسی خۆمانە لە هەر هەوڵێکی سیاسیدا بۆ سەرڕێخستنی حکوومەتێکی دامەزراوەی ئەوەیە کە ئەم هێزانە لە دەستی حیزب و لە ناو ئۆژدا بەداخەوە ئێستا لەوەش ترازاوە لەوەی ئێمە جاران شتێکمان هەبوو بە ناوی هێزی حیزب بەڵام لە کوردستان ئەمە ئێستا تەتەورێکی نێگەتیڤی کردووە چۆن واتە پێشکەوتنێکی ئێجگار خراپ ئەویشەوەیە لەمەشەوە ورتر بۆتەوە بۆ بە پێشمەرگەی گروپی سیاسی و بۆ بە پێشمەرگە و چەکداری کۆمەڵێک کارکتەری ئەمنی کە لە هەمان کاتدا کارکتەری سیاسی ئەم حیزبانن لە هەمان کاتدا بازرگانی سیاسی و نەوتفرۆش و خاوەن بیرە نەوتن ئەم وردکردنەوەیکی ئێجگا ترسناکە و تەنانەت ئێستا ناڕەحەتیەکی گەورەتری پێشهێناوین بۆ ئەوەی ئەم هێزانە ئێمە جاران باسمان لە یەخستنی دوو هێزی پێشمەرگە دەکرد بەڵام ئێستا ئەوە بەسەر چووە باز لە دوو هێزی پێشمەرگە بکەیت ئەم هێزانەی پێشمەرگە ئێستا لە ناو خۆیاندا دابەش بوون ورد بوون پارچە پارچە بوون هەر پارچەیەکی لە لای گروپێکی سیاسیە هەر پارچەیەکی لە لای کەسایەتێکی ئەمنی و کەسایەتێکی سیاسیە ئێستا لە دوێنێ و پێرێوە لە ناو هێزەکانی پێشمەرگە لە ناو هێزەکان مەسەڵەن دژە تیرۆر چی هەتا دوایی ناوی کۆمەڵێک کارکتەر دێ لەم کارکتەرە ئەمنیانەی کە کارکتەری خەڵکی ئەوە هاتوونەتە پێشێ کوڕی بنەماڵەکان کە لەسەر ئەساسی مەسەڵەن ڕێکەوتنی ناشەرعی و لەسەر ئەساسی فرۆشتنی خاک و لەسەر ئەساسی تۆقاندنی خەڵک و بەڵام لە ناوەڕۆک و جەوهری خۆشیاندا بە تەواوی مانە بەتاڵ و خاڵین لەسەر ئەم ئەساسە ئێستا لە دوێنێ و پێرێەوە ناوی ئەم خەڵکانە دێ کە چۆن فشار لە هێزەکانی پێشمەرگە دەکەن دەبێ بەشداری ئەم خۆپیشاندانانە بکەن ترسناچی ئەم دۆخە ئەوەیە کە ئیدی ئێمە دەبێ باز لە کۆمەڵێک گروپی مافیایی لە هەرێمی کوردستان بکەین کە بەداخەوە ئەم گروپە مافیاییانە دەیانەوێت هێزی پێشمەرگە لەوەی ئێستا هەیە بپارێزن بەو شێوەیە بۆ ئەوەی بتوانن پارێزبەندیکی تۆزێک دوورمەوداتر بۆ دەسەڵاتە مافیاییەکەیان بکەن سوکایەتی هەرە گەورە ئەلێرەوە دەست پێەکە ینی پێ ئێستا هێزی ئەمنی بەش هێزی ئەمنی قوربانی لەوەی کە بەکاری دێنن بۆ پەردەپۆشکردنی گەندەڵی تەزویر اینجا پارێزگاریکردن لە گەندەڵی قوربانێکی گەورەی هێزی پرسیارێکی جدی هەیە لەوێ ئێمە نامانەوێت بەم قسانە بەرپرسیارەتی خودی هێزی پێشمەرگەش لە بەرچاو نەگری چونکە هەر ئینسانێک بۆ خۆی بەرپرسیارە لەوەی دەیکا لەوەی ڕوودەدا ینی تاک بە تاچی هێزی پێشمەرگەش بەرپرسیاری ئەوەیان هەیە کە ڕوبەڕووی ئەم جۆرە نەزعە سەرکێشە خراپەکارانەیە بنەوە کە بەکار بهێنرێن بۆ پەردەپۆشکردنی گەندەڵی و خراپەکاریە سیاسیەکانی سەرکردە سیاسی و حیزبە سیاسیەکانیان ئەوان بەرپرسن ڕێگری لەمە بکەن و ئەمە بەو مانایە نییە کە ئەو بەرپرسە و فەرماندە سەربازیانەش لە بەرچاو نەگرین کە بوونەتە حاشەیەک بە دەوری ئەو کەسایەتی و بچکە بچکۆلانەی بنەماڵە حکومڕانەکانی هەرێمی کوردستاندا و لە ڕێگەی ئەوانەوە کۆنتڕۆڵی هێزەکانی پێشمەرگە و ئەو پێشمەرگە هەژارانە دەکرێت کە موچەکەیان لە دەر ڕۆژی یەکەمی مانگا کۆتایی دێ و بە قەرزە دەیدەنەوە ئەم فەرماندە و سەرکردانەش ئەمانە بوونەتە پارێزەرێکی ئێجگار خراپی ئەو دەسەڵاتە مافیاییە و هەر ئەوانیش بەرجەستەکاری ئەو خواست و ویستە خراپەی دەسەڵاتن بۆ ئەوەی کە ئەمڕۆ هێزی پێشمەرگە بێنە سەر شەقام
بۆ پارێزگاری لە چی بۆ پارێزگاریکردن لە تەزویرێکە کردویانە بۆ دیسان هێنانە ئارای جۆرێک لە تۆقاندنی سیاسی لە تیرۆری فکری و فرێدانی هەندێک جملەی فاشیانە و بەخیانەتکارکردنی کۆمەڵێک کارکتەری سیاسی و کۆمەڵی هێزی سیاسی گوایە ئەمانە دەنگی هێزی پێشمەرگەیان هەڵوەشاندوتەوە لە کاتێکدا بەرپرسیاری یەکەم لە هەڵوەشانەوەی دەنگی هێزی پێشمەرگە یەکێتی نیشتیمانی کوردستانە پارتی دیموکراتی کوردستانە لەم بەشەیدا ئەو گروپن کە تەزویرەکەیان کردووە ئەنی پێ دوایگە تەزویر نەکرابێ کەس دەیتوانی دەنگی پێشمەرگە هەڵبۆشێنێتەوە بە دڵنیایی نەخێر چونکە تەزویر مەسئلەیەکی نایاساییە مەسئلەیە پێچەوانەی بنەما دیموکراسیەکانە و یەکەم لێدان و سوکایەتیە بە ئیرادەی ئازادی خودی پێشمەرگە خۆی یعنی دەبێ پێچەوانە بێ هێزی پێشمەرگە لەسەر ئەو تەزویرەی کە بە ناوی دەنجی ئەوانەوە کراوە ئەگەر قەرار بێ ڕێگە پێدراو بێ هێزی پێشمەرگە بێتە سەر شەقام دەبوو هێزی پێشمەرگە بێتە سەر شەقام بەرامبەر ئەو فەرماندە سەربازیانە و ئەو گروپەی بنەماڵە حکومڕانەکان کە فشاریان لە پێشمەرگەکە کرد ئەو ڕۆبێتە سەر شەقام. سپاس دەکەم کاکشوان ئەگەر بڕێم و لایبەرز سەبارەت بەوەی ئەو داکۆکیی یەکێتی و پارتی لە مەسلەی دەنگدانی تایبەت تا چەند پەیوەندی بەوە هەیە کە بۆ نمونە ئەو کورسیانەی کە لە دەنگدانی تایبەتە 7 کورسیەیە بۆیە مەترسیان لە کەمکردنەوەی دەنگەکانیان هەیە. بەڵێ خۆی بە حەقەت لایەنە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی مەترسیان لە بڵێن پرۆسەی ئایندەی هەڵبژارنەکە هەیە بە حکمی وەی ئێستا زۆر بە گەرمی پەرلەمان هاتووەتە سەرخەت پەرلەمانێک توانی کۆ ببێتەوە نیسابی قانونی تەواو بکە کۆمەڵێک یاسا دەرکاوە دەست بە ئیجراعاتەکان بکرێ ئەم پەرلەمانتارانە تەنیا پەرلەمانی چوارلایەنی هەرێمی کوردستان نین بەڵکو کۆمەڵێک پەرلەمانتاری بەغداشی تێدان وەستافی سەرۆکایەتی پەرلەمانیشی تێدا 175 پەرلەمانتار ینی کەم نییە کاتێک کە ئەوان ئەو بڕیارانە دەردەکەن لایەنە دەسەڵاتدارەکان لە هەرێمی کوردستان زۆر پیان ناخۆشە کە دەنگەکان بەدەستی ئەژمار بکرێتەوە یا بگاتە ئەو ئاست و حەدەی کە هەڵبژاردن جارێکی تر دووبارە ببێتەوە چونکە بە شێوەیەکی گشتی ئەوان بە زەرەری خۆی دەزانن بە تایبەتیش هەڵوەشانەوەی دەنجی تایبەت و دەنجی مەشروط ئەوان بە دژی خۆی دەزانن. بەڵێ پێ دوایە دەتوانن ئێستا کە بۆ نمونە هێزی پێشمەرگە بە فشار بەکاردێنن دەتوانن ئەم ساختەکاری کە کردویانە پەردەپۆشی بکەن پێ دوایە لەو ڕێگەیە دەتوانرێت؟ خۆی ئێمە گومانمان لەوەدانە نابێ گومانمان هەبی کە ئەوان هەرچی لە تواناندا هەبی لە بەرەوەی وەک دابوونەریت لە ڕابردووا بووینە وەواش دەبن چونکەوە قەناعەت و تێگەیشتن و پەروەردەیانە ینی پەنا دەبەنە بەر هەر ڕێگەیەک کە بمێننەوە تەنانەت تەزویر یەکێکە لە ڕێگاکانی مانەوە وە فشارکردن و هەڕەشەکردن یەکێکە بە شێوەیەکی گشتی جاری وا هەیە بە جۆرها شێوە فشار لە خەڵک دەکەن دەیترسێنن چاوی لێ سوور دەکەن و بە تایبەتیش لە هێزی پێشمەرگە هێزی پێشمەرگە ناچار دەکەن یاخود فشاری لێ دەکەن بەڵام بۆ هێزی پێشمەرگە لە داهاتوو پێویستە ئەوە بزانی کە بەڕاستی یعنی شتێکی ناجوورە بڵێن پێشمەرگەیان ناچار کردووە بۆ چونکە پێشمەرگە ڕەمزی هێز و توانا و قودرەت و شان و شەوکەتی هەرێمی کوردستانە ئەگەر پێشمەرگە ناچار بکرێ بە جۆرێکی تر دەیڵێم ئەگەر پێشمەرگە بترسێ ئەیگلەیی چ لە خەڵک بکەی بۆیە پێویستە بەڕاستی پێشمەرگە بەخۆی دابێتەوە کاتێک کە پرۆسە کانی هەڵبژاردن دێتە پێش باسی نانبرایی دەکرێ باسی میول دەکرێ باسی ترس و هەڕەشە و تەزویر دەکرێ باسی ناچاری بە هیچ شێوەیەک شان نەدا ئەگەر پێشمەرگەی هێزی سوپای کوردستانە هێزی کوردستانە بێلایەنە هی هەمووانە بۆ هەمووان وەکویەکە نابێ بەتەنیا بە قسەی پارتی وێچێتیش بکە ئەگەر بە قسەی پارتی وێچێتیش بکە نابێ گلەی لە خەڵکی ترکە ئەگەڵ برێن پێشمەرگەی پارتی یەکێتیە ئێمە ڕێزمان بۆ هێزی پێشمەرگەی کوردستان هەیە ینی بە
هێزێکی شەریف و باش و چاچی دەزانین بەڵام ئەو جۆرە کەم و کوڕیانیان هەیە پێویستە ئەوانیش بە خۆدا بێنەوە هێندە لە دەسەڵات نەترسن و هێندە سەریان بۆ شۆڕ نەکەن یعنی لە هەموو شتێکدا هەر بەکاریان دەکەین. ناوبڕێکمانەیە دوای ناوبڕەکە دەگەڕێم بۆ لای بەڕێزی بەڵای بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێن وڵای. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی. لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو. دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-کلیک و داری سروشتی و باڵۆن پرێس. هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە. بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە. دنیا دیکۆر. گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی. گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی. هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی و سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە. لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە. لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان. ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا. گروپی کۆمپانیەکانی نوێکار. برنج و ڕۆنی قوو ئەگەرەتەوێت سفرە و خوانێکی بەتامترت هەبێ و خوانێکی ناوازە پێشکەشی ئازیزانت بکەیت ئەوە بێد و دڵی برنج و ڕۆنی قوو هەڵبژێرە. برنجی قوو 1121 دەرەجەیەکی دەنگ درێژە بۆ تەندروستێکی باشتر برنج و ڕۆنی قوو بەکاربێنە. برنج و ڕۆنی قوو تامێک بۆ هەمیشە. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گەێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 070 224 75 74 یان 050 194 36 37. فانسینێت. کاتێک ئێوارە گەڕێیتەوە بۆ ماڵەوە بۆنێکی خۆش سەرنجت ڕاکێشێ خۆت بۆ ڕناژیرێت و سەرێک لە چێشتخانەی ماڵەکەتە دەی خانمی ماڵ بەڕوێکی خۆشەوە پێتەڵێ بۆن و بەرامەی فاسۆلیای هانا چاوەڕێی خوانێکی شاهانەمانەکە. فاسۆلیای هانا تام و لەزەتی سفرەی ئێوارانی ڕەمەزانە. فاسۆلیای هانا لە بەرهەمە ناوازەکانی کۆمپانیای ئازاد ڕایسە. ئەزانن چیا ئەسپیڕەش سەرچاوی چێژە و ڕەونەقدار و گەش مەراکەت و خێر پێویستی ماڵە وەرن لای ئێمە بانە بن بێبەش برنج و ساوار شعری ئەو چایە باش و نیسک و نۆک ڕۆن و لۆبیایە ئەسپی ڕەشتەنیا و بێوێنە و جیایە چی خواردن هەیە هەمووی مەلایە لێندە هەرزانە کەس نابێ بێبەش کوالێتی بەرز و تام و بۆنی خۆش بەرهەمە شازەکانی ئەسپیڕەش بەرهەمە شازەکانی ئەسپیڕەش بەرهەمەکانی گروپی ئەسپیڕەش. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت.
جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان کاک شوانەگەر گەرم و لای بەڕێز میوانەکەشمان لە سلێمانی ئاماژەی بەوە کرد کە بۆ نمونە خۆپیشاندانەکەی ئەمڕۆی پێشمەرگە لە ژێر فشاردا بووە و بە گیرفانی بەتاڵەوە بووە. بەڕێزت پێشتر باس لەوە کرد کە لە ئاسی عێراق هەوڵ هەبووە بۆ نمونە لەلایەن لایەنەکانی دەرەوەی کێتی و پارتی ئەوان هۆکار بوون بۆ نمونە چ لە سەراستی کوردستان پێشمەرگە ژیانی لەو پەڕی خراپیدا بێ و لە سەراستی عێراقیش ڕێگە نەدەن بۆ نمونە موچەی ژمارە هێزی پێشمەرگە دیاری بکرێت و موچەکەی هاوتای سوپای عێراق بکرێت. وەڵا کاک حەچیم لە کۆتایی دەنگت برا داوای لێ بردم هەیە ئەوەی ئەگەر زۆر بە کورتیش بی دووبارەی بکەیت و خراپ نییە. بەڵێ سەبارەت بە ژیان و گوزەرانی هێزەکانی پێشمەرگە بەڕێز پێشتر باس لەوە کرد کە سەراستی عێراقی شەوڵ هەبووە کە ژیانی پێشمەرگە باش بکرێت کێتی و پارتی ڕێگر بوونە بۆ نمونە لە سەراستی کوردستان ژیانی پێشمەرگە باش نەکرێت و لە سەراستی عێراقیش بۆ نمونە موچەکەی هاوتا نەکرێت و ژمارە هێزەکانی پێشمەرگە بە دەقیقی دیاری نەکرێت. بەڵێ باسم کرد یعنی لەلایەن کۆمەڵێک لایەن بە تایبەتیش کۆمەڵی ئیسلامی کە کوتلەی لە پەرلەمان هەبووە لە چەند حاڵەت و قۆناغێک کاریان لەسەرەوە کردووە کە کۆمەڵێک مافوی امتیاز بۆ هێزی پێشمەرگەی کوردستان ینی دابین بکەن ئەگەرچی کۆمەڵی ئیسلامی بەڕاستی پێشتر وەکو باگراون هێزی چەکداری هەبووە بەڵام دواتر مەحروم و بێبەش کراوە و یاساغ و قەدەغەش کراوە تەنانەت زۆر کەسی بێبەش کراوە بەڵام قەت گوێی بەوە نەداوە حەزی کردووە کە ئەو پێشمەرگانەی کە ئێستا چەکدارن لە هەرێمی کوردستان ئەگەرچی لە ژێرنیر و ڕکێفی یەکێتی و پارتین بەڵام بە هەر حاڵ مادام پێشمەرگەی کوردستانن ڕابردویان هەبووە معاناتیان بینی و بەشداری شەڕ و شۆڕی و پارێزگاری کوردستانیان کردووە با مافیان بۆ دابین بی بەڵام ینی ئەگەر لایەنە دەسەڵاتدارەکانیش هاوکار نەبانە ینی ئەو بڵێن مافانە بەدەست نەدات لایەنە دەسەڵاتدارەکان لە هەرێمی کوردستان تا ڕادەیەک باسم کرد ئەوان ینی حەز لەوە ناکەن کە ژیانی پێشمەرگە تەواو دابین بی پێشمەرگە تێر و تەژیبی مەبادا پێشمەرگە لیان بێ نیاز و بێمنەت بی ئەوان ئەم جۆرە سیاسەتە بەرامبەر هێزی پێشمەرگە بەکاردێنن بەسیترین نمونە دوا نمونە ئەوە بوو تا شەڕیان لەگەڵ داعش پێ کرد دواتر یەکسەر ینی پشتیاندا هێزی پێشمەرگە کرد ینی خۆ نمونونەکان زۆر واضحن ێ باشە خۆت و پێشمەرگەت تەنیا بۆ قۆناغێک و بۆ شەڕێک نییە دەبێ استراتیژیەتت لەو مەسەلە هەبێ ئەگەر فعلەن ئەتوو حکوومەتی وەبەرە و سربەخۆی و دەوڵەت بوون دەڕۆی پێویستیت بە هێزی پێشمەرگەی کوردستانە بۆ نمونە ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان پێشمەرگەمان بە جۆرێک هەیە ئێستا وڵاتی وا هەیە خاوەنی 3000 سەربازە ئێمە مەسوولمان هەیە لە هەرێمی کوردستان خاوەنی 3000 ینی پێشمەرگەیە چەکدارە بەڵام لەوانەیە ینی مەسوولە باڵاکان ینی بۆ پاراستنی خۆیان و بۆ چاوسورکردنەوە لە خەڵکی تر ینی پێشمەرگە چەکدارکەن و دەوری خۆیان تێر و تەژی بکەن بەڵام خەڵکی تر کە وەکو هێزی پێشمەرگەی کوردستان شەڕ دەکا و بەرگری لە خاک و نیشتیمان دەکا لە شەڕەکان بەکاریان بێنن دواتر پشتیان تێ بکەن و مەحروم و بێبەشیان بکەن. سپاس دەکەم زۆر سپاس کاکمێدەگە بگەڕم بۆ لای بەڕێزت هەر ئەمڕۆ بووە کە مەسەرەن فشار خراوەتە سەر پێشمەرگە و بوو مەبەستی تایبەتی بەکارهێنراوە خودەمە قۆناغێکی دوور و درێژیە کە بەردەوام هێزی پێشمەرگە فشاری خراوەتە سەر وە بۆ مەبەستی تایبەتی بۆ بەکارهێنراوە. ئەگەر ئێمە تەماشا بکەین لە مێژووی کوردستانە لەو لەحزان مێژوویانەی کە هەم چەمکی پێشمەرگە لەدایک دەبێ و پێشمەرگە وەکو کائینێکی خەباتگێڕی شەڕکەر لە پێناوی نیشتمان و نەتەوە و کوردستان و هەندێک مەبادی سیاسی و بەهای سیاسی و کۆمەڵایەتیە دێتە ئاراوە پێشمەرگە شوناسێکی لە زیهنی ئینسانی ئێمە بۆ دروستە بێ ئەم شوناسە کە تەماشای دەکەی شوناسێکی نیشتمانی و جوان و قەشەنگە بەڵام با تەماشا بکەین لە پیادەکردنە یەکێتی و پارتی چۆن تەعاملیان لەگەڵ ئەم شوناسا کردووە ئایا ئەم شوناسە بەرز و باش و باڵایی پێشمەرگەیان پاراستووە یان بە پێچەوانەوە پێشمەرگەوە کائینێکی شۆڕژگێر و کوردستانی و نیشتمان پەروەر ئەوان بۆچی بەکارهێنێناوە تەماشاکە شەڕی ناوخۆ لە شاخەوە تاکو شار و بەرجەستەترین
شەڕی ناوخۆیی براکوژی لە دوای ڕاپەڕینی هەرێمی کوردستانەوەیە. پێشمەرگە لە کائینێکی شەڕکەری نیشتمانی بۆ خاکوونەتەوە و سەربەرز و سەروەری نیشتیمانەکەمان دەیگوازنەوە بۆ کائینێک کە شەڕ لە پێناوی بەرژەوەندی نوخبەیەکی سیاسی یان دوو نوخبەی سیاسی یان دوو حیزبی سیاسی دوو حیزبی سیاسی دەکات دەیکەنە کائینێک کە شەڕ لە چێوە دەست پێ دەکات لەسەر کۆمەڵێک جێدووکان یان هەندێجار لەسەر باسی دەکرێت لەسەر پەلەوەرێک یعنی شەڕێکی خوێناوی کە نزیکەی زیاتر لە 30,000 کوڕی هەژاری ئەم کۆمەڵگەی ئێمە لەم نێوەدا تیادەچێت. تەماشاکە شوناسی پێشمەرگە لێرەدا چی لێدێ؟ ئایا چۆن تەماشای لێرە پێشمەرگە بکەین؟ ئایا پێشمەرگە لە ژێر دەسەڵاتی یەکێتی و پارتیە ئەوان هێشتویانە وەک کائینێکی شەڕکەر بۆ نیشتمان و نەتەوە بهێڵڕێنەوە؟ بێگومان نەخێر، چونکە ئەوان لە بری شەڕی نیشتمان شەڕی بەرژەوەندی بەرتەسکی بنەماڵەکان و حیزبە سیاسیەکانیان پێ کردووە. ئەوان پێشمەرگەیان کرد بە هاو سەنگەری هێزە داگیرکەرەکانی کوردستان، چه سوپای تورکیا، چه سوپای عێراقی بەعز، چه سوپای ئێرانی، ئەو لە شەڕی ناوخۆ و تەنانەت لە شەڕی هێزە سیاسیە شۆڕژگێڕەکانی پاشەکانی تری کوردستان کە پارتی و یەکێتی لە هەندێک قۆناغ کە شەڕ لەگەڵ پەکەکە کراوە، کە شەڕ لەگەڵ حیزبەکانی ڕۆژهەڵات کراوە، کە ململانەی ڕۆژ ئاوای کوردستانی پێکراوە، هەر ئەم هێزەی کە ئێمە ناومە پێی دەڵێن پێشمەرگە و ڕێزێکی ئێجگار گەورەمان بۆیان هەیە، بۆ قوربانیدانیان هەیە، یەکێتی و پارتی و سەرکردەکانیان ئەو بنەماڵە حکومڕانانە ئەم پێشمەرگانەیان بەکارهێناوە بۆ هەماهەنگی و یارمەتیدانی دەوڵەتانی بێگانەی داگیرکەری کوردستان. سەیری کە لێرە چۆن شوناسی پێشمەرگەیان تا سەر ئێسک شێواندووە. سەیری نوقتەیەکە لە سیویەکی ئابا کە پارتی دیموکراتی کوردستان ڕژێمی بەعز دێنێتەوە پایتەختی هەرێمی کوردستان هەولێر، پێشمەرگە لەگەڵ چێدا دێ؟ سەیری چۆن لێرە حیزبی کوردی دەسەڵاتدارەکانی کورد بنەماڵە حکومڕانەکان چۆن بە شێوەیەکی بەرجەستە و واقعی شوناسی پێشمەرگە ورد و خاش دەکەن لە کائینێکی شۆڕژگێڕی نەتەوەییەوە خەڵاجێڕێکەوە بۆ گەلوونەتەوە دەیکەن بەچی بە هاوڕێی سوپای بێگانە بۆ داگیرکردنی کەرکووک و لێدان مەسەن لەو کاتا لە یەکێتی نیشتیمانی کوردستان. سەیری ڕووداوێکی تر بکە وەکو نمونەیەک بۆ خاپۆرکردنی شوناسی پێشمەرگە کە پارتی و یەکێتی چۆن کردویانە. قوربانیدانی گەورەی پێشمەرگە چ بە شەهید و چ بە بریندار لە پێناوی ئازادکردنی ناوچەکانی ناوچە دابڕێنراوەکانی بەڵێ کەرکووک و ناوچەکانی دیکە. و دوایی ڕووداوی 16 ئۆکتۆبەر، خیانەتی 16 ئۆکتۆبەر، ڕەنجی چەند ساڵ و قوربانیدانی هەزارانی شەهید و برینداری هێزەکانی پێشمەرگە بە ڕێکەوتنێکی زۆر ینی ناسیاسیانە و نانیشتمانیانە و کە لە چوارچێوەی خیانەتی نیشتیمانیدا تۆمار دەکرێت لە مێژووی ئێمەدا، کۆی ڕەنج و ماندووبوون و قوربانیدانی پێشمەرگەیان بە ڕێکەوتنی گروپێکی سیاسی لەگەڵ حەشدی شعبی و دەوڵەتی عێراقیدا بەبادا. سەیری شوناسی پێشمەرگە و قوربانیدانی پێشمەرگەیان چۆن لە بەرچاو گرتووە و ئەمانەش کە ئەم خیانەتە دەکەن هەر بەناوی پێشمەرگەوە ناودێری خۆیان دەکەن. سەیری چۆن ئەوان دەیانەوێ بە شێوەیەکی پراکتیکی شوناسی پێشمەرگە ورد و خاش بکەن. خاشیان کردووە بە تەواوەتی لە 27 ساڵی ڕابردوو. تەماشاکە تەنها ئەمە نییە، خاڵێکی تر گەندەڵیەکی زۆر وازەحی بەرفراوان لە ژمارەی هێزەکانی پێشمەرگە، لە موچەی پێشمەرگە، لە مەسەلەی بندیوار باڵێ بەرپرسانی پارتی و یەکێتی و هەموو ئەو خەڵکانەی کە پارێزگاری یەکەمینن لەو دەسەڵاتە مافیاییە، هێزەکانی پێشمەرگەیان پڕ کردووە لە گەندەڵی و بەشێکی زۆری ئەو پارەیە کە بۆ هێزی پێشمەرگە تەرخان دەکرێت لە بری ئەوەی بۆ باشکردنی ژیانی پێشمەرگەی هەژار، ئەوانەی کە کوڕی هەژاری ئەم وڵاتەن و قوربانیدەری ڕاستەقینن بۆ باشکردنی ژیانی ئەوان نییە، بەڵکو بۆ پڕکردنی جیرفانی بەرپرسە باڵاکانی ناو هێزی پێشمەرگە و ناو ئەو دەسەڵاتە سیاسیە. تەماشاکە بۆنم لەو گەندەڵەی کە هەیە گەورەتی مرۆڤ سوکایەتی بە هێزی پێشمەرگە، ئەو گەندەڵەی کە بەناوی بندیوار کۆمەڵێک بەرپرس کردویانە، ئەوە یەکێک لە سوکایەتیەکانە. گەندەڵیەکە تەنها لەو چوارچێوەیەدا نیە. تەماشاکە لە بە کورتی بێ سوپاس دەکەم. بازرگانیکردن خاڵێکی تر، بازرگانیکردن لەگەڵ داعش بە ناوی پێشمەرگەوە، ئەوەی ئەوانەی ئەمایان کردووە فەرماندەی پێشمەرگەن،
بە ناوی پێشمەرگەوە قسە دەکەن ڕەنگە هەر ئەمڕۆ لەسەر شەقام هەندێکیان لەوێ بوو بن بۆ ئەوەی باز لە دەنگی دزرا و ساختەکاری ئەوە بکەن کوان ئەوانەی کە ساختەکاری بازرگانیان لەگەڵ نەیارترین و ڕەشترین دوژمنی میلەتی ئێمە کرد کە داعش بوو کوان ئەوانە ئەوەیە سوکایەتی کردن بە پێشمەرگە و خەڵکی کوردستان دەبێت لەسەر ئەمە بێتە جواب یەکێکی تر لە سوکایەتیەکان بێماڵکردن هەژارکردنی تاسەر ئێسقان و هێنانە ئارای مەسلەی موچەی هێزی پێشمەرگە و لەم ڕێگەیەوە لێدان لە هەیبەتی پێشمەرگە ئەمانە خاڵەکانی سوکایەت. سپاس دەکەم کاک شوان سەبارەت بە مەسلەی ئەوەی کە کاک ئومێدیش باسی کرد مەسلەی گۆڕانکاریە تا چەند هەرکی هێزەکانی دەرەوەی دەسەڵاتە کە هەوڵی جدی بدەن بۆ ئەوەی کە هێزی پێشمەرگەی چتر نەبێتە قوربانی بەرژەوەندی سیاسەکانی پارتی و یەکێتی وە لەژێر ڕکێفی ئەوان دەربێنرێت. بەتەکید ئەرچی سەرشانی هەموو خەڵکی هەرێمی کوردستانە بە تایبەتیش لایەنەکانی جگە لە یەکێتی پارتی کە لە هەوڵی بێوچان دابن هەروەکو لە ڕابردوش هەوڵیان داوە کە هەموو بەرگریەک لە هێزی پێشمەرگەی کوردستان کەن هەموو مافەکانیان بە پێی شایستەی پێشمەرگە بەدەست بێنن چونکە ئێمە بەڕاستی ڕۆڵی ڕابردووی هێزی پێشمەرگە لە خەباتی ڕزگاری خوازینەتەوەی هەرێمی کوردستان بەرز دەنرخێنین پێشمەرگە دەوری هەبووە ینی خەتای پێشمەرگە نییە خەتای دەسەڵاتە کە زوڵم لە پێشمەرگە دەکاتن پێشمەرگەیە دەسەڵات دێریتەوە بەڵام با پێشمەرگە بزانی ئەگەر پێشمەرگە بڕێک لە موچە وەردەگری بۆ نمونە 200 یا 300 یا 500 هزار دینار وەردەگری بەڵام مەسوولە باڵاکان باڵەخانە وەردەگرن بیرەنەوت وەردەگرن بەڵام بە قووەت و قودرەت و پاڵپشتی چێ بەهی هێزی پێشمەرگە لە هەمان کاتیشدا کاتێک کە شەردەبی چێ دەکوژرێ پێشمەرگە دەکوژرێ مەسوولەکان ناکوژرێن بۆیە پێویستە پێشمەرگە بەخۆی دابێتەوە جا ئەگەر ئەوانیش یعنی لە توانایاندا نەبوو پێویستە ئەو لایەنانەی کە غەیری و پارتین کە بە جۆرێک لە بەرهەڵستی ئۆپۆزیسیۆنی ئەوان دەکەن بە هەموو شێوەیەک بەرگری لە خەڵکی هەرێمی کوردستان بە تایبەت لە هێزی پێشمەرگە. باشە بەڵام ئێوە چیتان کردووە بۆ نمونە بەوەی کە ئەم هێزانە بە یاسایی بکرێەوە و هێزەکانی دەرەوەی یەکێتی و پارتی و بۆ هیچ تر پێشمەرگە نەبێتە قوربانی بەرژەوەندی سیاسی چیتان کردووە بۆ بەدامەزراوەی کردنی بۆ باشکردنی ژیانی؟ وڵایی پێم وایە کاک حەچیم خۆ ئێستا بڵێنەوە لە هەرێمی کوردستان بڵێن هاوپەیمانی بۆ دیموکراتی و دادگەری ئەوە ینی عینوانێکی نوێ هەرچەندە پێشتر زۆربیان لەگەڵ یەکێتی و ئەوانە بووین بەڵام گۆڕانیا کۆمەڵ لەسەر ئاستی پەرلەمانی بەغداوە لە هەرێمی کوردستان کە پێشترێش ینی هەم بە یەکەوە لە قۆناغێک معارەزە بووین لە قۆناغێکیش خاوەن چەندان هەڵوێستی باش بووین یا هاو هەڵوێز بووین بە یەکەوە چ لەسەر ئاستی بەغدا چ لەسەر هەرێمی کوردستان یعنی کاری وایان کردووە کە بە ئاراستەی ئەوە دابی کە شایستە داراییەکان مافە داراییەکانی هێزی پێشمەرگەی کوردستان دابین کەن بەڵام لەوانەیە لەبەر نەریتی یاسایی زۆرینەی دەنگ و ئەوانە ئەوە بە تەنیا بە گۆڕانیا بە کۆمەڵی ئیسلامی نەکرێ ئێستاش خۆشبەختانە ئەوە یەکگرتووی ئیسلامیش و هاوپەیمانیش لەو پرۆسانەی ئەم دوایە هاو هەڵوێستن و بزوتنەوەی ئیسلامی و هەروەها حزبی شوعی جەبهەی تورکمانیشکە بە نەتیجەی هەڵبژاردنەکان ڕازێنێن هەر هەمویان پێویستە هاو هەڵوێز بن لەوەدا کە بە شێوەیەکی گشتی بەرگری لە خەڵکی هەرێمی کوردستان بکەن بە تایبەت لە هێزی پێشمەرگە چیتر لێ نەگەرن ئەو خەڵکە ئاوا بەکاربێ بچە و سێوترێەوە. بەڵێ سپاس دەکەم کاگومێ زۆر بە کوردی هەنگاو دەوێت چی بێ بۆ ئەوی کە هێزی پێشمەرگ لە زێر دەستی یەکێتی و پارتی دەبێنێ بە زۆر بە کوردی کاتم نەماوە. بەدڵنیایی ئێمە لە پەرلەمانی کوردستان لە ئەم بڕیاری ژمارە 90مان هەیە کە کاتێ سەرۆکایەتی دکتۆر یوسف لە پەرلەمانی کوردستان بۆ ئەم بڕیارەمان دەرکردووە پێم وابێ هەر بۆ هی ڕەنگە ئێمە یەکێک لەوانە ببین لە نوسخەی نووسینەوەی سەرەتای ئەم کۆمەڵ ینی ئەم بڕیارەدا دەستمان هەبووە کە باز لە باشکردنی ژیانی گوزەرانی پێشمەرگە باز لە یەخستنەوەی هێزەکانی پێشمەرگە دەکات و خاڵی جەوهەری ئەوەیە کە پێویستە پێشمەرگە لە دەستی ئەم گروپە مافیایە بێتە دەست. بۆ دوولاتان سوپاس بەوەی بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئەو کارانم تا بەرنامەی